کاک دکتۆرم خاتوناڵێ دایک و باوکی مێردەکەی هۆکار بوون بۆ جیابوونەوەیان باشە ئێمە چی بکەین بۆی دایک و باوکمان دەست نەخەنە کێشەکانمان بەڵێ تەداخل لە ژیانمان نەکەن ئەی دایک و باوکمان مافی ئەویان نییە تەداخل بکەن لە کێشەی مناڵەکانیان پرسیارێکی جوانە وەڵی ئەزان چۆنەبان و خان ئەگەر خێزان جاری یەکێک لە کۆڵەکەکانی سەرکەوتنی خێزانەوەی ژن و پیاوەکە کەسانی کامڵ و تێگەیشتوو بن ینی ئەم دوو بەڕێزە کە کێشەیەکیانە بێ مەفروزە خۆیان ئەوەندە توانیان هەبێ کێشەکەی خوان چارەسەرکەن تاوان گەورەترین کێشەی و خێزانانەی کە قسەکانە بەنە دەرەوەی دوای تووشی تەلاق و لێکجیابوونەوە بن نابێ هەر مشکلەیە بوو ئەم خاتونە بیبا بۆ دایک و باوکی باسکە ئەم بیبا بۆ چونکە هەر کامێکیان تەداخل بکەن قەت بێلایەن نابن سامن ئەمانە بەنیسبەت بنەوە دووچیان وەکو یەکوان من ئەوەی حەق بێ ئەیڵێن ئەم خاتونە لەسەر حەق بێڵین تۆ لێ لەسەر حەقی ئەم بەڕێزە لەسەر حەق بێڵن خێ بەڵام بۆ نمونە فەڕەزنا ئەم دایکی تەداخلەکە یا باوکی وەڵی دنیا هەستێ هەر باوکو و دایکەکە ئەم تاوانبار ناکەن بە ینی لاشعوریش بە هەر لایەنی ئەمەگرن بێلایەن نابن ئەم کە سوکاری تەداخل کە هەم لایەنی ئەمەگرن بۆیە ئێمە هەموو جارێڵین پێویست ناکە ژن و مرد مشکلەکانی خۆیان بەرنە دەرەوە تاوەکو خەس و خەزور یا کەسانی تر تەداخل کەن بەڵام ئەگەر فەرەزنا گریمان پێویستی بەوە بوو پێویستی بە ڕاوێشە بوو با کەسانێکی بێلایەن تەداخل کە نە لایەنی ئەو بگرێن نە لایەنی ئەو بگرێ یعنی کێشەکان لێرەوە سەر هەڵێن لە لایەکی تریشەوە ئەی دایک و باوک بۆیان نییە کوڕەکەی ئەگەزانی لە قەیرانێکا لە کێشەیەکا دوو قسەی تیاکە بەڵێ بۆی هەیە من ئەگەر کێشەیەکم هەبێ باوکم بۆی هەیە دایکم بۆی هەیە هاوکاریم کە بەڵام بە مەرجێک بۆ حەلکردنی کێشەکە بێ نەک بۆ گەرمکردنی کێشەکە بێ و ئەبێ ئەو دوو کەسەش کە تەداخولەکەن زانیاریان هەبێ نەک بە ڕقوکینەوە قسە بکەن و ئاگرەکە خۆشکەن و ڕقی مەسەلەن ڕقی لە بووکەکەی بێ لە بەهۆی ئەو تەداخولەی منەوە داخی دڵی خۆیان بەڕژن کێشەکە ئاڵۆسترە بێ چکە باشتر وایە ژن و مێرد خۆیان مشکلەکانی خۆیان حەلکەن نەیانتوانی کەسێکی بێلایەن بێتە نێوانیانەوە بەڵام دایک و باوکیش بۆیان هەیە تەداخل بکەن بەڵام نەک لە ساڵحی یەکێکیان بێ